دەستمان بە تەعقیمکردنی شوێنە گشتیەکان کرد لە بازاڕ و لە شوێنە گشتیەکان تەعقیمی ڕێڕەوەکان و ئەوانە بە موادی پێویست ئەکرێ بۆ ئەوەی دوورکەوتنەوە لە ڤایرۆس لە ڕێگا خۆپارێزیەکانە و ئەو هەڵمەتەیە کە دوێنێ لەسەر ئاستی پارێزگا دەستی پێکرد ئەمڕۆ لە قەزای چۆمانیش کە بڕوارەوە لە هەموو قەزا و ناحیەکان ئەمڕۆ لە قەزای چۆمان دەستمان پێکردوە لە ناحیەکانیش دەستی پێ دەکەین و هەموو ڕێکارانەی پێویستن لە ڕێکاری تەندروستی لێرە گیراونەتە بەر بۆ ئەوی بتوانرێ بە باشترین شێوە ڕوبەڕووی ئەو ڤایرۆسە بین هاونیشتیمانیان و هاوڵاتیانمان لە ئەو ڤایرۆسە دوور بخەینەوە و سەلامەتیان بپارێزین هیوادارین هاوڵاتیان و هاونیشتیمانیانمان بە باشترین شێوە بە پیر ئەو خۆپارێزیانە ئەو ڕێنمایی خۆپارێزیانە بێن کە دوور بکەونەوە لە قەرەباڵغی و کەمتر قەرەباڵغی دروست بکەن کەمتر بۆی بتوانرێت باشتر خۆیان بپارێزن چونکە باشترین چارەسەری بۆ دوورکەوتنەوە لەو ڤایرۆسە جێبەجێکردنی ڕێنمایی خۆپارێزیەکانە کە بتوانرێت ئەو ڤایرۆسە دووچاری هاونیشتیمانیان و هەوڵەتانمان نەبێت. Ego,